بله 16 اکتبر کو هستین نتوی کرد بریندار کرن ما مسیزان کوی و شروع کاری سیاسی خالد پیشوال استودیا کورسان 24 میوانی منه بخیراتی که خالد خوش بیا خاص بس که خالد دخوازم بزانم یعنی تو زیانی 16 اکتبر زیانی 16 اکتبر دمی جوی رزگاری خوازی کردستان ده چون دینر بداية رزق سلام بو بنيراني خوش عزيز هيام خیانەتی 16 ئۆکتۆبر حەزەکەم هەموو کوردێ بیزانێ و هیوادارشم هیچ کەسێکش هەڵ نەدا پاساوی بۆ بێنێتەوە یان بەرگری لێ بکات کە خی گەورەش لە قورئانە دوو جار فەرموویەتی وەلا تەکن للخائینین خەسیمە جا هەر کەسێک بوێت بە شێ لە شێوەکان بەرگری لە ناپاکانی یەکێتی بکاو سەرانیان بکاو یان هەر کەسێک تەئیدیەوەی کردو بەرپرسیارەتی خیانەتی 16 ئۆکتۆبر دەبێ نێژ نه نابێت خی گەورە دوو جار لە قورئان پێمانەوە وەلا تەکن للخائینین خەسیمە والشوێنە دیکە ئاەتێکی دڵخۆشکەرە ئەلێ ئین الله لا یهدی کەید الخائینین پلانجێڕی ناپاکان سەر ناکەوێت خیانەتی 16 ئۆکتۆبر حەزەکەم هەموو کوردێک بیزانێم کردار و پەرچەکرداری شەو ڕۆژێک نەبوو نە خیانەتی 16 ئۆکتۆبر کۆمەڵە قۆناغی بەخۆیەوە بینی خیانەتێک بوو ئیسا با بڵین لە ڕووی مێژوویەکەوە با باسی کرد خیانەتێک بوو لە مێژوویە ملەتە کرا لە پێشەوامان قازی محەممەد کرا لە شەخ سەعیدی پیران کرا خیانەت بوو لە خەونی بابانیەکان و سلێمانیەکان کرا ئەگەر مێژینە پاشا گەورەکانی بابان لە سلێمانی جەماڵ بامان لە کتێبێکی بابان و گەورە بابانی پیاوان باسەکە لە سەفحەی 347 حەزەکە بینەری ئازیز بڕاتە سەر و کتێبە و تەمەشاشی کەم باشی کۆمەڵێ پاشاکانمان بۆ کە لە خەونی مەزنی ئەوان تەنها سەر بەخۆی و دەوڵەتی کوردستان بووە کەواتە خەون و دەوڵەتی کوردستان و کە ڕێزدار مەسعود بەرزانی لە 25 ئەیلول بەردی بناغەیمان بۆی دانا ئەوە زۆر جاران باسەکەنە لە وەڵاهی ڕیفراندۆم هی ڕیفراندۆم نەبوو نەخێر خەونی لە مێژینەی گەلی کوردستان بوو ئەو ناپاکێ بەس لە کەرکووک نەکراوە ناپاکی لە کۆی خاچی کوردستان خاچی پیرۆزی کوردستان خاکی جوودی خاکی ئیبراهیم خاکی نوح درودی خوای لێبێت ئەو مێژوەی سەدەها هەزارهای ساڵە قوربانی بۆ دێن بۆ دەوڵەتێکمان هەبێت 16 ئۆکتۆبر ئەمدا لە ڕووی قانونیەوە باسکەین لە ڕووی عسکەریەوە باسکەین لە ڕووی میدیایشەوە بێ باس بکرێت لە ڕووی سیاسیەوە باس بکرێت لە دوای پرۆسەی ئازادکردنی عێراق بوو هەلێکی بەهات بۆ کەرکووکیەکان بۆ هەموو کوردستان و بە تایبەتی بۆ کەرکووکیان هاتە پێش بۆی ئەو شاڵاوی تعریبەی سیستەمی داگیرکەری ئاعرابی بە سێنابیانە کەرکووک ڕای بگرین ئەو کاتە قیادەیەکێتی بەبیرم دێ بڕیارێکی دەرکەوتی نابێتە ئەوانە کەسیان بڕاتەوە کەواتە ئەوانەی وەک داگیرکەر هێنرا بۆ کەرکووک کە پیانەوەتا 10,000 جێگیر کران ڕێژەی کوردی بۆی کەمتر بکرێ هی ئەوان زیاتر بکرێت دوای ئەوە ئەگەر بەبیرمان بێ لە ساڵی 2008 بوو ئەو ببوورە لە سەرەتاکانی نووسینەوەی دەستور بوو بەداخەوە من زۆر بەداخەوە لێم حەزەکەم کوردش بڕاتە سەر ئەو چاوپێکەوتنی ئەمڕۆ موسا خۆی لە چاوپێکەوتنیەکە باسی کردوتی بەرهەم ساڵح تەلەفۆنی بۆم کردوتی ئەمە ئەڵێن عێراقێک دەوڵەتێکی عەرەبیە یعنی کوردیان بەرەو چوارچێوەکردن یعنی بە عەرەبکردن بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ئەمجا قۆناغی دیکەی 16 ئۆکتۆبر هاتە ئاراوە سیاسەتێکی منە هەموو جار وتمەوە و ئەشیلێمەوە شەرمش ناکەمە لەم سیاسەتی چەپکە ژەهرەکە بوو بچووکردنەوەی کورد چۆن سیاسەتی 32 بە 32 بە 32 واتە کورد لێرە ئەبێتە چەند کورد زۆرینەی خاک و نیشتیمانی خۆتە بڵێ نەخێر ئەمە 32 عەرەب 32 تورکمان هەنێکش بۆ کریستانەکان کەواتە کورد لەو کاتا بێتە چەند ئەبێتە 30 بۆ 32 والباقەکەی ئەبێتە ئەوان سیاسەتی ئەوان ئەمە یەکێتی سپۆنسەری ئەو سیاسەتێ کرد کە من ئەو کاتەش پێیان مەوت ئەمە سیاسەتی چەپکە ژەهرەکەیە ئەمە سیاسەتی چەپکە گوڵەکە نیە بازەکەی بەس ئێمەی کەرکووکێ دەین لە دوای ئەوە قۆناغی دیکەی 16 ئۆکتۆبر هاتە پێشەوە ئەگەر بەبیرتان بێ نەجمەدین کەریم زۆر هەوڵیدا بەرگری لە کەرکووکە و لە شوناسی کەرکووکە مادەی 140 بە شێوەی لە شێوەکان مساومەی لەسەر کرا لەسەر پۆستی سەرۆک کۆمەر زۆر سەیرە لە مێژینەی خۆمانە بنین گەورە عەبدوڕەحمان پاشا کە مێژینە پاشای گەورەی بابان بوو هەلەو کتێبەی کە ئاماژەم پێ کرد سەفحە 350 ئەوە پێڵێن بۆ نابیتە سەرۆکی هەموو عێراق دەدەینێ سیاسیان ئەمنیان عسکەریان اقتصادیان وەڵامێکی زۆر سەیرەداتەوە بەڕاستی خەڵکی شاری سلێمانی بەس کێ خالد تو زانێ ئەف برینە 16 ئۆکتۆبر برینی 16 ئۆکتۆبری باوەڕ بکە نەبەس بۆ باشووری کوردستان بوو کوردین هەرچار پارچەیەن کوردستانی بۆ هەموو کوردان لە هەموو بۆ برینەکە زۆر گەورە زۆر لە من پێتەڵە برای بەڕێزم چونکە ئێمە ئاواتە خوازێکە بوو هەموو بەشەکان کاتێ برین لە جەستەیەکی مرۆڤ بێت بڵێم دەستێکی بە بڕیان چەقۆیەک بکەیتە زگیایە هەموو جەستەی ئازاری پێگات کوردستان کە یەک پارچێکە و یەک خاکێکە و یەک ئازارێکە خەونێکی زۆر لەسەر ئەو بابەتی سربەخۆی هەڵچرا بوو نەک تەنها مەسەڵەن بڵین بەشەکانی تری
کوردستانە و کوردستان لە کوردانیانی ئەوروپا و لە هەموو جیهانە کە ڕۆژ لە ڕۆژان ئەوان شوناسیان هەبێ دەوڵەتیان هەبێ کەیانێکی سیاسیان هەبێ بتوان هاوپەیمانێکی سەربازی بە ئازادانە کوڕی نیشتیمانی کوردستان ببینن وەزیر خارجی کە بەناو دەوڵەتی کوردستان و سەرۆک کۆماری کۆمار ببیستن پاسپۆرتی کوردستانیان پێبێن گورزەکە لە خەونی ئەوانشیدا لە بزوتنەوەی سیاسی ئەوانشیدا بە شێوە لە شێوەکان وڵاتانی تر بڵێن ئاها فەرموو ئەوە تا ئێوە ڕفراندۆمشتان کرد دەنگشتاندا بۆ سەربەخۆی بەڵام ئەوە بەهۆی بڵین کۆمەڵێ ناپاکەوە خۆتان لە ناو خۆتان ڕێک نەکەوت تێکی خەڵت خوازم وەیەکی بزانە بەم گەر بەشێک ji yekîtî بەڵێ divê îxaneta xıyaneta 16 Oktoberê de بەڵێ cî negirtiba 16 Oktoberê bi vî şêweyî ser dikeft heger xıyanetî navxeyî neba من بە کوردی و بە مختصری پێرم ئەگەر بەهاتەوە ناپاکەی نەکردایەشێتی دژمنان بێگومان هەر هێرشیان هەرە کرد بەێ ئەوە ینی بڵێ هەموو دژمنانی کوردستان شەڕیان لەگە کووردا شەڕی پێشەوەی حدود بێ وجودی کوردستانیە ئەوان قبول ناکەن ینی گۆڕێکی کوردیش هەبێ پیان بکرێ لە ناوێدن بەس فەرق چییە فەرق ئەوە کو مثل دژمن یار ئێریش تەواوە ئەمە زۆر باسی ناپاکیەکەی ناپاکی لە چێوە ڕوەدات لە دژمن چاوەڕێی دژاتی لێکی بەڵام ناپاک کەسێکە نزیکە لە خۆتەوە یعنی کردارێکی چاوەڕوان نەکراوە لە کەسێکی ئازیزەوە کە هەرگیز چاوەڕێ ئەوە نەکرد تەنانەت ئێمەی کەرکووکەکە واماندا نابوو ئیسە لە باتیەوە بێ بلێمێشێتی تۆ ناپاکەکەی مەزنی 16 ئۆکتۆبەر کرا ئەبوای سەباسی شکۆمەندەکەی یەکێتیمان بکردا چکە ئەگەر یەکێتی بەرگری لە ئێوە بکردا دەسەڵاتی سیاسیەن ئەمنیەن عسکەریەن ها زۆر جاران کەرکووک قەڵای سەوزە ئێستا باسی داستانی کەرکووکمانە کرد ئێستا ئەمە لە کۆماری کوردستان بوون بەڵام یەکێتی بەهۆی ئەو ناپاکیەوە کردی ڕێەکەی زۆر خۆش کرد سیاسیەن ئەلامیەن اقتصادیەن ئەمنیەن یعنی بگرێت سیاستێکی میدیایان گردووە بەر دۆستیانە کردە دژمن دژمنیانە کردە دۆست زۆر سیرەکە تو باسی دەوڵەتەکەی باسی نیشتیمانەکەی باس سوپاکەی باس ئازادیەکەی کەچی ئەوان زۆر دژاتی تویانە کرد لەوە سیرتر ئەوەی لەگەڵ 16 ئۆکتۆبەر تاکو ئێستا میدیای یەکێتی بێنە دوو گوتاری هەیە گوتارێکی لە هەمبەر بەرامبەر کوردانی خۆمان بەرامبەر نیشتیمانی خۆمان بەرامبەر خۆمان خۆتان ڕادەستکەن خاپووریەکەین وێرانیەکەین تێچێدین بەڵام کە ئەچێت لەگەڵ دژمنان و لەگەڵ داگیرکەران و ناحەزانی ئێمە پێکەوە ئەژین ئامادەن هەموو پۆستەکان و هەرچی هێزی سیاسی و عسکەری و اقتصادی هەیە ڕادستی ئەوانەکەن یەکێتی تو ئەگەر دووت 32 بە 32 فەرمو لەو 32ی کە خۆتش پێمە بە ناپاکشیشی دانین کو پۆستە ئەمنی و سیاسی و عسکەری و اقتصادیە ئەگەر تۆ خۆت بۆ عێراقدایە کوش با عێراق متمانێکی ڕەها بە تو بکا بڵێ ئەو ناوچانە لە ڕووی ئەمنی و سیاسیەن و عسکەریەن و اقتصادیەنە ڕادستی یەکێتیەکەم دژمن و داگیرکەر هیچ متمانی حتا بە خودی یەکێتیش نییە بەس ئەوەندە ئیشی پێێتی کە بەداخوالێم چکە پلانی دژمن و ناحەزان بەس تەنها کەرکووک نییە بە دەرەجەیەک لە دوای کەرکوو با بڵین هەولێری پایتەختی کوردستانە تێکدانی ئاوەدانی تێکدانی سەقامگیری چکە بەکەوتنی هەر پایتەختێ ئەو وڵاتە کەوتووە ینی کەگەر ببینی لە 20 ئۆکتۆبەر سواز بخۆ کە سوپای کوردستان و بەڕێز مەسعود بارزانی زۆر بە دڵسۆزانە توانیان ئەو هێرشن تێک بشکێنن ئەگەر ئەو هێرشە تێک نشکە کە هەولێر کەوت لە ڕووی قانونی و سیاسیەن ئەمنیەن عسکەریەن کەک خەڵت خوازم وەیەکێ بزانم تو زانێ یانێ ئیخانەت خیانەتی 16 ئۆکتۆبر بە سەناریۆیەکی پێش 16 ئۆکتۆبری ئێکۆ هاتی ئامادەکردن پێش 16 ئۆکتۆبر دو ڕۆژ بەریوێ لە دۆکان کۆمبوون هەبوو ناوبینە سەرکردایەتیا سیاسی کوردە و دوێ کۆمبوونێدا یەکیتی بخە ئیمزە کرد ڤاژۆ کرد و حرەکەتی کورد یەکگرتی بێ حزبك تو وەکی ئاکادەمیسیەنەکەی حزبك تو چاوە وێ حزبێ دنرخینی دە کۆمبوونەکەیدا هەستەکی وسا بدە و پاشی خیانەتێ بکە فەرمە من حەزەکە لێرە شتێ بڵێم ئەو واژۆکردنەی مەسەن کۆبوونەوەکەی دوکان و کۆبوونەوەی ڕەشاد و شتی وە یعنی ئەوان ڕۆڵی کۆمبارسیان بینی چۆن یەکێ شانۆکە بنووسێتەوە و هەموو شتێک تەواو بوو بێ بڵێن یەڵا ئێوە یعنی وەک بلی وتەبێژی داگیرکەران مکیاسکەری دەموچاوی داگیرکەر بوو پێشتر من پێتم وت 16 ئۆکتۆبەر لە ساڵێک و دوان نەبوونا بەرنامەیەکی زۆر تەواوی بۆ داڕێژرا بووە ئەگە بڕی سیاسەتی یەکێتی هەبووی لە یەک بدەیتەوە لەگەڵ ئێمەی کەرکووکیە بەڕوونی بۆ دەرەکەوێت لە شەڕی داعشە زۆرترین تەمەشای ئەم سیاسەتە دژکاریانە بەرامبەر کورد هات ڕێگەیاندا 600,000 عەرەبی سوننە بهێنە کەرکووکەوە تا سیاسەتەکەوێت تعریبکردن و تەشیعکردن نەجمەدین زۆر هەوڵیدا ڕێگری لێ بکرێت عەرەب لە ناوی خۆیانەیە پێکەوژیانیان پێ قبوڵ نییە دەرگاکانیان بەڕوو داخرا
نیانهێشتون نەبڕاتە و ناوچانەی بلین کە ژێر کۆنتترۆلی شیعە بەڵام هێنیان لە کەرکووک جێنشینیان کرد بۆی کورد بە یەکجاری بسرێتەوە بۆ نمونە ئێستا خانەقین ئازار بەخشە کە ئێستا ئەم ساڵ دوایین قوتابخانی کوردی داخرە فەڕێکەوتنامەکەی بلین دوکان و پێش دوکانش تەواو یەکێتی خۆی بڕیاری خۆی دابوو بڕیارەکەشی شەو ڕۆژێک نەبوو هی ئەوە نەبوونا مزبەقان ئەو بە پلان و بە بەرنامە کە ئامادەی کردبوو هەموو شتێکی ئەم کوردستانە خاپورکە من لێرە پرسیارم فەرموو بله سپاس کەم بۆ دەکەکەی خالد بۆ وان ڕۆنیکردن خالد پێشەوە مامۆستای زانینگە هەیە شرۆڤەکاری سیاسی میوانی شاڵ مجەلل